قسەکانتە بە دەرکەوت تاکە چارەسەر بۆ ئەو دۆخە و ئەو قەیرانانەی کە لە کورسان هەیە و ئەو حکومڕانیە نەعەدالەتی کە لە کورسانە ئیسلامەکەی ئایا جەنابتان پرۆژە ڕێگای چاکسازیتان هەیە بۆ کوردستان یاخود چارەسەر چییە بەڕای جەنابتان بۆ ئەو دۆخی کوردستان؟ تاکە چارەسەر پێم وایە بە تەکید وەرگرتنی دینەکەی دیندارێتیە، چونکە ئێمە ئەگەر دیندار بووین لە ناو خۆمانە دراوسێ لەگەڵ دراوسێ باش بوو، خزم لەگەڵ خزم باش بوو، گەورە لەگەڵ بچووک، بچووک لەگەڵ گەورە، لەسەر ئەساسی ڕێز و احترام هەمومان پێکەوە نایەوە. ئێمە لانی کەم کۆمەڵگەکەمان ناڕوخێ، بۆیە ئێستا بیناسازی خۆمان بەڕاستی بە جی لێگەکرێت. نابێ وابزانین ئێستا ڕائەپەڕین بۆی موچە وەرگرین وەکو بەنو ئیسرائیل لیفومیها و عەدەسیها و بەسەلیها. ئێمە پێویستیمان بە پەروەردەیەکی نەفەس درێژانە هەیە بۆ پەروەردەبوونی جیلێک کە وەکو ئەوان نابێت، جیلێک کە ئەم گەندەڵیە لە ناخیان نابێت، جیلێک کە دەروون بە زیویتیان نابێت، جیلێک کە جوامێرە بێ کە بۆ خوا ئەسوڵحێ زاهیدە بێت لە دنیایە، تەوازونێکی باشی بێ، پارسەنگێکی ئەخلاقی بە بەزەییە بێ لەگەڵ خەڵکی ترە. ئێمە ئەمانە ئەمە پەروەردە بکەین. حەلیش بە غەیری ئەمە نیە، بەخوا قەسەم 50 ساڵی تریش بتان ڕوتێنەوە، غەیری ئەمە حەل نییە. ئەبێ خەڵکانێکی پێشڕە و پەروەردە ببن لانی کەم 10,000 بۆ 20,000 بۆ 30,000 کەس ئەمانەی کە ئەبن بەواجهەی مسلمانان دێنە پێشەوە ئاڕاستی خەڵکەکە ئەکەن لە مەلا، لە داعی و لە شخصیات و لە ئەندامی پەرلەمان و لە وەزارات و لە کوێخا و لە مختار و لە پیاماقوڵانی عەشائیرەکان و ئەبێ بەم شێوەیە پەروەردە ببنەوە لەسەر ئەو دینە، لەسەر ئەو چاکیە، خۆیان ئاوا چاک پەروەردە بکەن و بەو پارسەنگیە بێنە پێشەوە و کاتاتۆ هەن خەڵکی تر ئاڕاستە بکەن و ئەو خەڵکەش متمانەی پێیانە بێت. ئەگەر ئەم 20,000 ئاوە پەروەردە بوون لە ناو خۆیان ئەوتیان پەرلەمان دروست دەکەین، خەڵگەڵێەوە نوێنەرەکانمان ئەو 20,000 لەوانە هەڵبژێری بڵێن 100 کەسمانە لەو 20,000 هەڵبژێرن، کاتە ناڕۆن بە دوای حیزبێکی تاغوتیە، حیزب بە کەیفی خۆی چاوشۆڕێکدانە لە پەرلەمانە نەتوانە دەست بەرز کاتەوە بۆ هیچ مەشروعێک کە حیزبێکی تر تەقدیمی کردو و لە خزمەتی خەڵکەکەیە. خەڵکێکە گەرداوا بکە بڵێ کاکەرە بە 1000 شوقە لە چەمچەماڵە دروست بکەین بۆ خەڵکە داماوەی ئەنفال کراون لە ناو پەرلەمانە هەموو ئەزانن ئەمە حەقە، بەڵام ئەڵێ لەبەرەوە ئێمە ئیسلامیەک تەرحی کردووە ئەو دوو تاغوتانە یا و تاغوتانەی تری عەلمانەکان تەئیدی ناکەن، ئەڵێ ئەوە مەشروعێکە بۆیە ئێمە تەقدیمکەین، با ئێمە مەشروعێکی تری وەک ئەو تەقدیمکەین، لەبەرەوە تەئیدی ناکەن. بەڵام ئەگەر هاتوو 20,000 کەسی پیاوچاک و پیاو ساڵح پەروەردە بوون ئەمانە هەڵبژێران کە ببن بە نوێنەری خەڵکی، ئەو کاتە ئەو شتە ڕوونادا لەوێ پێچەوانەکاری دژی یەکتری کار بکەن. بۆیە بەڕاستی تاکە چارەسەر ئیسلامە پابندبوونێکی دینداری سەرڕاستانەیە پێوەی، بەڵام بە جورئەتەوە بە جوامێری بە ئازایەتی وەکو پێغەمبەران سەلامی خۆیان لێبێت کە تاک بوون بە تەنیا مواجهەی کۆمەڵگەکەیان هەموو کردن، مواجهەی دەسەڵاتدارەتی فیرعون و نەمرودیانە کرد، مواجهەی خەڵکەکەشیانە کریان و ئەو قیەمە کۆمەڵایەتی ئێوەی لەسەرن هەڵەیە پێویستی بەڕاستکردنەوە هەیە، ئەو سەودا و مامەلەی بازارتان کە ئەیکەن هەڵەیە پێویستی بەڕاستکردنەوە هەیە، ئەو پەروەردەی ئەخلاقیەی کە ئەیکەن، ئەو ئینتیمایی کە هەتانە بەرامبەر عەشیرەتەکانتان هەڵەیە پێویستە ڕاستی بکەن بۆ ئینتیمای فکر. ئەمانە و پێغەمبەر عەزیزانە بە تاقی تەنیا ئەمەیانەکە. ئێمە ئەگەر تەنهاش بینە بێ هەرە مەتەڕەحکەین و بەمە بڵێنەوە ئەمە حەل و ئەمە چارەسەرە، ئەمە هەر کەسێ بێت لە قاڵبی عەلمانیەکانە بێ خزمەتکە وەکو مێرولەیەک وایە ئیسلامیەکان ئێستا وەکو کۆمەڵە مێرولەیەکن، عەلمانیەت پەرداخێکی ئاوە نەخون کردوتەوە بە سەریانە چاوی لێیانە چۆن حرەکە دەکەن پەرداخەکە ئاوا سوڕێن بە جۆری مەساڵحی خۆی و مێرولەکانیش ناتوانن لە ژێر پەرداخەکە دەرچن. بۆیە بەڕاستی پێم وایە ڕاستکردنەوەی دید و تێڕوانینمان مەنهەجێکی باشی ئەوێ و جورئەتێکی پیاوانە و جوامێرانەشی ئەوێ، خۆی گەورە ژارمەتی دەرێ و خەڵکەش بێ کە جورئەتی گۆڕانکاریەکەیان تیا بێت.